20 ڕۆژە ئەم وشترانە لە پاکستان تێر ئاویان نەخواردوێتەوە. گۆڕانی کەشوهەوا وای کردووە ئەو کەناڵانەی پێشتر پڕاو بوون ئێستا وشک بن. هەر بۆیە خاوەنەکەیان ناچارە بیان باتە سەر سەرچاوەیەکی دیکەی ئاو. بەڵام ئاو لە هەرێمی پونجابی ڕۆژهەڵاتی پاکستان بەدڵۆپەیە. هێندە بە نرخە کە گۆزە پڕ لە ئاوەکان بە وریاییەوە هەڵدەگیرێن و بە وریاییشەوە دادەنرێن. دەبینن لە چ بارودۆخێک داین، ئاومان نییە، ئاویش کە نەبێت ژیان نییە، ئێمە جوتیارین، کشت و کاڵیش پێویستی بە ئاوە. لە 2010ەوە هێندەی 3 ساڵی ڕابردوو کەشوهەوا لە پاکستان گەرم نەبووە. درەختەکان بە ڕیز وشک دەبن. لە 1970کانەوە ساڵانە سەر و 100,000 هێکتار زەوی بۆ چاندنی بیبەری جۆری چیلی دەکەڵدرا. بەڵام لە 2008ەوە بۆ 15,000 هێکتار کەم بووەتەوە. برسیەتی بەڕێوەیە. بەرنامەی خۆراکی جیهانی سەربەنە توێگرتووەکان دەڵێت گۆڕانی کەشوهەوا سەرووی 811 ملیۆن مرۆڤی سەرزەوی برسی کردووە. هەموو ساڵێکی 4 ملیۆن برسی دیکە زیاد دەبن. ئەگەر گەرمای زەوی بەم جۆرەی ئێستا بەردەوام بێت تاوکو کۆتایی ئەم دەیە زیاتر لە ملیارێک و 800 ملیۆن کەس لە جیهان برسی دەبن. دوورگەی مەدەگاسکار لە سەرزەریا هیندی پڕ بووە لە خەڵکی برسی. وشکە ساڵی بەردەوامی 3 ساڵی ڕابردوو نزیکەی 2 ملیۆن کەسی بێخواردن هێشتوتەوە. سینازی تەمەن 38 ساڵ دایکی 8 منداڵە. لەم خانووە گەڵیەدا دەژین. تاکە هیوای ئەو نووستنی منداڵەکانیەتی بەسکەیەکی تێرەوە. بەهێز و توانین برسیمانە. تەنانەت ناتوانین بۆ ماوەیەکی زۆر لەسەر پێ بوەستین. منداڵەکانم بەردەوام دەگرین، لە قۆڵایی دڵیانەوە دەگرین. کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا گەیشتووەتە جینی بەشێک لە گیانەوەران و زاوزێیان سس کردووە. لە ساڵی 1960 سەرووی 2000 کڕکەدەنی سپی لە جیهاندا هەبوون. لە ساڵی 1970 بوونە 15. بەڵام ئێستا تەنیا 2 دانەماون. ئەمە ناجینە، ئەمەش فاتوو.
هەردووکیان دووادانە کەرکەدەنی سپی ڕەنگی مێینەی سەرزەوی. تاکە هاوتانێرەکەیان لە ساڵی 2010دا لە سوودان مردار بوو. ئێستا ئەوان لە کینیا لە ژێر چاودێری تەواوی ورد و هەستیادا، چونکە لە ڕێگەی پیتاندنی دەستکردەوە ئاوسکراون و لە ئەگەری شکستی پرۆسەکە کەرکەدەنی سپی ڕەنگ هاوشێوەی داینۆسۆرەکان دەچنە کتێبی مێژووە. ئامادەکاری زۆرمان بۆ ئەم کارە کردووە. لە ڕاستیدا ئێمە تۆوی کەرکەدەنەکەی سوودانمان لە پێکهاتەی نایترۆجینی شردا هەڵگرت و لە ڕێگەیەوەی هێلکەکانی ناجین و فاتومان پیتان. ئەمە دوا هەلمانە، ئەگەر شکست بێنین ئیدی لەسەر ئەم زەویە گەورەیە تەنانەت یەک کەرکەدەنی سپی نامێنێت. بارسلۆنای ئیسپانیایە. دوو دەیە لەمەوبەر کەمتر لە 20,000 کۆتر لەم گۆڕەپانە سەرەکیەی شارەکە هەبوو. بەرزبوونەوەی پلەیگەرما کۆچی کۆتر و باڵندەکانی دیکەی بەرەو ناوچە فێنک و پڕ لە دانەکان زیاد کردووە. ئێستا سەروی 85,000 کۆتر لێرە. سەرێشەیان بۆ بارسلۆنیەکان دروست کردووە. کاتێک کۆترەکان برسیان دەبێت کۆچ دەکەن. گۆڕانی کەشوهەوا پلەی هەوای بەرز کردوێتەوە و باڵندەکان بەرەو ئەو ناوچانە کۆچ دەکەن کە فێنک و پڕ لە خۆراکن. ئێمە بەڕاستی لە ناوجەرگەی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوادا دەژین. لەم ناوچە زۆر هەژار و قەلەباڵخەی ئەنگۆلای ئەفریقیا کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا زەق و ڕوون و زۆر جار بێ بەزەیی. ئەلیس واجینکۆ بیل لە کوڕە مردووەکەی دەکاتەوە. ئەمە دواوێنەی کوڕەکەیەتی. مۆگابیک لە هاوینی ساڵی ڕابردوودا بەهۆی بێکاریەوە خۆی کوشت. کوڕەکەم هیچ کێشەیەکی دەرونی نەبوو. ئەو لە خەم و خەفەتە خۆی کوشت. کشت و کاڵی دەکرد. بەڵام نەمانی باران خەڵکی گوندەکانی دەوروبەرمانی ئاوارەی ئێرە کرد و دەرفەتی کارکردن بۆ کوڕەکەم نەما. ئەمنیستی ئینتەرناشناڵ دەڵێت گۆڕانی کەشوهەوا سەروی 6 ملیۆن ئەنگۆلایی برسی کردووە. هەسارەی زەوی لەسەر ئاگرە. ئەمریکا، چین، هندستان، ژاپۆن، بەرازیل و زۆربەی وڵاتانی دیکەی ڕۆژاوە کە لە سەدا 12ی کۆی دانیشتوانی جیهان پێک دەهێنن بەرپرسن لە دەردانی لە سەدا 50 گازە گەرمکەرەکانی جیهان. کاریگەریە مەترسیدارەکانی گۆڕانی کەشوهەوا هەفتانە ژینگە دۆستان بە ئەنجامدانی خۆپشاندانی ناڕەزایەتی دەگەێنێت. Right now, the front of climate crisis. We need urgent action now. We need. Keep it in the ground. Keep it in the ground. Let's keep it in the ground. Keep it in the ground. وێنەی مانگە دەستکردەکانی ناسا ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەمریکا پیشانی دەدەن لە دوودەیە ڕابردوودا سەوزایی لە جیهاندا بە نزیکەی 6 ملیۆن کیلۆمەتر دووجا کەمی کردووە و لە ئەگەری زیاتر گەرمبوونی زەوی بیابانەکان فراوانتر دەبن و کارەساتە سروشتیەکان و دەرهاوێشتەکانیان زۆرتر و
قورستر دەبن.